سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ئەمڕۆ سەرەتا ڕۆژی هەفتەیە بۆ هیواین کە دەستپێکێکی باش بێ بۆ کار و چالاکیەکانتان و هەروەها پڕوزە بن و تەندروست باش بن بۆ هیواین ئینشاءالله خواشفای هەموو ئەوانش با کە ئێستا نەخۆشن و زوو باش بنەوە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ من و هاوکارم ستۆڤان بەرگە و بابەتەکانی ڕۆژ باشمان بۆ ئامادە کردوون پێشکەشتان یەکەین بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا بێبەش نەبن لەو زانیاریانە. سڵاو سۆڤان. سڵاو هاژە. سڵاو بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە لە هەر شوێنێکن سەرەتای هەفتەکەتان ڕۆژێکی پڕوزە لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت و هیوای لەش ساغی و تەندروستیتان بۆ خوازم هیوادارم کە دڵەکانتان ئارام و ئاسوودە دەبێت و سەرەتای پرۆگرامیش بە کورتێک لە حاڵەکان دەست پێکەین بۆی کە بزانین چ زانیاریەک هەیە لە جیهان و لە عێراق و لە کوردستان بە تایبەتی. مەسرور بارزانی وەڵامی پرسیارەکانی خەڵک دەداتەوە کە لە ڕێگەی سۆشیال میدیا ئاڕاستەی کراوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەڵامدانەوەی پرسیاری بەشداربووان کە لە سۆشیال میدیا بە تایبەتی لە ئینستاگرام و فەیسبوک لە ڕێگەی هاشتاگی لێم بپرسەوە لێی کرابوو بەردەوامە. سەرۆکی حکوومەت دەڵێ پێویستە داهاتی حکوومەت هەمە چەشن بکرێت و وەک هەنگاوی یەکەم پەیوەندیمان بە وڵاتانی دەرەوە کردووە بۆ دۆزینەوەی بازاڕ بۆ بەرهەمی کشتتوکاڵی و بەرهەمی ناوخۆ. داواش دەکات هاوڵاتیان گرنگی زیاتر بە بەرهەمی خۆماڵی بدەن. مەسرور بارزانی و وەڵامی چەند پرسیارێکیش لەبارەی ژیانی تایبەتی خۆی دەداتەوە. سەد و هەشتا و حەوت کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ئەنجامی گەڕان و پشکنینەکانی تایبەت بە کۆرۆنا لە کوردستان 24 کە ئاماژەی پێکردووە لە 24 کاتژمێری ڕابردوو 187 کەس لە هەرێمی کوردستان توش بوون و توشبوانی کۆرۆنا و 8 توشبووی دیکەی کۆرۆناش گیانیان لەدەستا. هاوکات 88 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون. وەزارەتی تەندروستی داوا لە هاوڵاتیان دەکات گرنگی زیاتر بە خۆپارێزی بدەن و پابەندی ڕێنمایەکان بن. ڕێکخراوی تەندروستی جیهانی 200 ئامێری هەناسەدانی بۆ عێراق دابین کرد. ئەدهەم ئیسماعیل نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند 300 ئامێری هەناسەدان لا گەنجینەکانی دووبەی بۆ عێراق دابین کراون و پارەکەی دراوە. لەو ژمارەیەش 200 ئامێر گەیشتۆتە عێراق و بەسەر پارێزگاکاندا دابەش دەکرێت. لە ڕۆژانی داهاتوشدا ئەو 100 ئامێرەی دیکە دەگات. و لە تەقینەوەیەکدا لە عەفرین ژمارەیەک خەڵکی سڤیل و پۆلیس بوونە قوربانی. سەرچاوەیەک لە شارۆچکەی عەفرین لە ڕۆژاوای کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند. بۆمبێکی چێندراو لە گەڕەکی ئەشرەفیە لە عەفرین تەقیەوە لە ئەنجامدا ئەفسەرێکی پۆلیسی ئازاد کە لەلایەن تورکیاوە جێگیر کراوە کوژرا. ئاماژەی بۆش کرد بەهۆی تەقینەوەکە ژمارەیەک خەڵکی سڤیل بریندار بوون. تا ئێستاش هیچ گروپێکی چەکدار و لایەنێک بەرپرسیارەتی خۆی لەو تەقینەوەیە ڕانەگەاند. و هەسەدا ڕای دەگەێنێت تورکیا ئەندامانی ئەو گروپە چەکدارانەی سەرپەرشتیان دەکات لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کۆ دەکاتەوە. وتەبێژی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا بە کوردستان 24 ڕاگەاند تورکیا و گروپە چەکدارەکانی نزیک لە وڵاتە هێزەکانیان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کۆ دەکەنەوە. ئەوەش بۆ تا جێگەی هەڕەشە بۆ سەر هێزەکانیان لەو ناوچانە. ڕاشیگەیان پێویستە تورکیا بە گوێرەی ڕێکەوتنی ئەمریکا و رووسیا پابەندی ئاگربەست بێت لە باکووری سووریا. ئەمەش کورتەیەک بوو لە هەواڵە جیهانیەکان ناوخۆی. مەسرور بارزانی وەڵامی پرسیاری هاوڵاتیان دەداتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەنگاوێک بۆ نزیکبوونەوەی خەڵک و حکوومەت لە ڕۆژی 8 حوزەیرانی ڕابردوو لە ڕێگەی فەیسبوک و ئینستاگرامی خۆیەوە هاشتاگی لێم بپرسەی بڵاو کردەوە. مەسرور بارزانی لە پەیامێکدا ڕایگەیاند هەوڵ دەدات لە ئایندەیەکی نزیکدا لە ڕێگەی ڤیدیۆ وەڵامی زۆرینەی پرسیارەکان بداتەوە. ڕاشی گەیاند زیاتر لە 45,000 پرسیاری لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئاڕاستە کراوە و
وەڵامی بەشێکیان دەداتەوە. بەڵێ بەشی دومی پرسیارەکانشی جوابداتەوە کۆمەڵە پرسیاری تایبەتیشی لێکراوە وەک ژیانی تایبەتی خۆی کە چەند منداڵی هەیە و حەزی بە چ زمانێکە فێری چ زمانێکی دیکە ببێت و زۆر جار لە زۆربەی وڵاتان بە هەمان چەشن دەبێت کە سەرۆک وەزیرانیان سەرۆکیە وڵاتە داوا لە خەڵکە کات کە پرسیاری لێ بکەن و هاوڵاتیانیش هەندێکیان هەیە پرسیارێک تایبەت بە سیاست و ڕەوشی وڵاتەکەن و هەندێکیشان حەزەکەن پرسیاری تایبەت لەوە بکەن کە چۆن بژی و چی ئەکات و ئارەزۆکانی بەرامبەر بە شتەکان چیە و حەزی بە شتێک بێگومان سۆڤان هاوڵاتیان زۆر جار ئارەزووی ئەوەکەن پرسیاری تایبەت لە سەرکردەکانی خۆیان بکەن و پرسیاری ئەویان لێ کرد بوو زۆر جوان و بەلامەوە ئەگەر سیاست نەکەی حەزەکەی چ کارێکەکەی لە وەڵاما باسی کردووە کە حەزی لە شێوەکاریە. بەڕاستی هاوڵاتیان زۆر زۆر حەز بەواکەن کە سەرکردەکانیان بزانن حەزی و ئارەزوەکانیان جیاواز لە سیاست جیاواز لە حکومڕانی کەیکەن بۆیە مەسرور بارزانیش لە ڕێگەی ئەو ڤیددیوانەوە وەڵامی بەشێک لەو پرسیارانە داتەوە کە لەلایەن هاوڵاتیانەوە ئاراستەی کراوە. بەڵێ و دەچینە سەر بابەتێکی دیکە کە دیسانە ئێمە لە ناو جەوی کۆرۆناین و هەر بەردەوام ئەبێ ئێمەش لەگەڵ ئەو جەوەیە یان ئەوەیە ڕابین یا ئەوەیە زۆر ڕێنمایەکان زۆر تونتر بکەین یا ئەوەیە کە زیاتر و زیاتر زانیاری لەسەر کۆ بکەینەوە ئێستاش نیشانەکانی خۆی گۆڕیوە کۆرۆنا و ئێمەش هەر سەبارەت بە ڕێکارەکانی خۆپاراستن بابەتێکمان هەیە کاڵێ ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا جوتیارانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە بەرهەمەکانیان ساغ بکەنەوە بە تایبەت بەرهەمەکانی شووتی و بێستانەکان و ئەم دۆخی کە کۆرۆنا هێنایە ئاراوە زۆر کێشەی دروستکردن لای جوتیارانیش نیگەرانن لە بازار سازی بۆ بەرهەمەکانیان و مامەڵەکردن و فرۆشتن لە عەلوەکان و جوتیار هەیە کە نزیکەی 50 دۆنم زەوی بە شووتی چاندووە و کێشی بەشێک لە شووتیەکان ماشەڵڵا 12 کیلۆ دەرەچێت. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ جوتیارانی هەرێمی کوردستان نەیانتوانی وەک پێویست بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. ئاستی بەرهەمێنانی هەر جوتیارێکیش بە شێوەیەکی بەرچاوکەمی کردووە. جوتیاران نیگەرانن لە ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان. یەکێک لە جوتیارەکانیش دەڵێن ساڵی ڕابردوو ڕۆژانە زیاتر لە 20 تۆمبیل پیکاپ شووتیان دەفرۆشت، بەڵام ئەم ساڵ تەنیا 5 پیکاپ شووتی دەفرۆشن. مەسەلەی کۆرۆنا و ئەو شتانە گرفتی لۆمە دروست کردیە بە حەقەت. وتپارەی ناکە ئێستا ینی پیکە بەچی ئاوا ئەمە دەدەین دوێنێ ئەوڕۆ نازانم بازار چۆن کو دەبی بەس دوێنێ فێرێ بە 85 هەزاریاندایە بە 70 هەزاریاندایە پیکە بەچی ئاوا. یەکێکی دیکە لە هۆکارەکانی ساغ نەبوونەوەی بەرهەمە کوشتتوکاڵیەکان بەدڵی جوتیاران ئەم ساڵ بەهۆی قەدەغی هاتوچۆ بەرهەمەکانیان ڕەوانەی بازاڕەکانی عێراق ناکرێ. لە کاتێکدا بەشێ لە جوتیاران نزیکەی 50 دۆنم زەویان بە شووتی و بێستان داساندووە بۆ ئەوەی وەکو ساڵانی ڕابردوو ڕەوانەی بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراقی بکەن قازانجێکی زۆر بکەن. هاوکات جوتیاران لە مامەڵەی کڕین و فرۆشتنەکانیان لە عەلوەکان نیگەرانن. پێرێ سعات نەهیس پێ دەست چوومە عەلوێ هەتا سعات 5 ئێواریا زوێرێ مامەوە قورعان پاشانگە من 50,000 فرۆشت فەلاع قەرداریمە بووە چونکە کرێوە 35,000 ئەز عەردانە 10,000 ژیددەم بازارەوێت نزانم بەر وی یعنی نەخۆشیە کۆرۆنا چیە. ساڵانە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گرنگجیدان بە بەرهەمی ناوخۆیی هاوردەکردنی چەندین بەرهەم لە دەرەوەی وڵات قەدەغە دەکات. چەند ساڵێکیشە جوتیارانی هەرێمی کوردستان هەمان ئەو بەرهەمانەی لە دەرەوە هاوردە دەکرێن لە ناوخۆی وڵات بەرهەم دێنن. ئاو هەوا و خاچی هەرێمی کوردستان هۆکارە بۆ ئەوەی کشتتوکاڵ ببێتە سەرچاوەیەکی سەرەکی داهات. سۆڤان بینیت ئەو هەموو بەرهەمی شووتیە هەیە لە بێستانەکانی کوردستان کە بەداخەوە ئەم ساڵ بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا وای کرد کەمتر بە تایبەت ساڵانی پێشوو کە خەڵێک ڕوویە کردە دەشت و دەربۆ سەیرانکردن ئەو کات شووتیەکیش ئەبرا لەگەڵ خۆیان بەڵام ئێستا بەهۆی ئەو ڕێکارانەوە کەمتر ئەو بازاڕانە هەیە یاخود وەکو خوان و توانە جوتیاران کە بەرهەمەکانیان ساخ ناکرێتەوە لە بازارەکان بە تایبەت لە ئەلوەکان هەرچەندە یەکێک لەو کارانەی کە لە سەرەتاوە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێما باسی کرد کە گرنگیدانە بە کەرتی کشتتوکاڵ بێگومان ئەوەش ئەکرا بە میکانیزمێکی زۆر جیاواز بەڵام ڤایرۆسی کۆرۆنا دەستی خستە بینەقاقای هەموو جونگەکانی ژیانەوە کە وای کرد زۆرێکیان پەک بخات یەکێکیش لەوانە
کە کەرتی کشت و کاڵە وای لە کردووە کە بەو شێوەیە زەرمەند بن جوتیاران. بەڵێ ئەوەش لە یاد نەکەین کە کەش و هەوای کوردستان بۆ هەموو جۆرە بەرهەمێکی کشت و کاڵی زۆر لەبارە و تەنانەت زۆربەی شارەکانی کوردستانیش بە هەمان شێوە شووتی تیا زۆر ماشەڵا بە پیت و بەرەکەتە لە دیار بەکریش بە هەمان شێوە شووتی زۆر باشی هەیە و هەر ئەمە ژوای کردووەکە لە ڕۆژی کەش و هەوایەکی باشە کە بەرهەمی شووتی لە هەموو شارەکانی کوردستان ئاوا ماشەڵا بە 12 کیلۆ 13 کیلۆ شتێکی گەورە هەبێ. جا باسی ڕەوشی کەش و هەوام کرد با بچین سەیری ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان بکەین بزانین چۆنە. ئێستان بابەتێک کە باسی لەکەین زیاتر تاقانەکان هەستی پێکەن کە ئەم بابەتە توێژینەوەکەی چۆنە و ڕاستە ئەو توێژینەوەیە کە ئەڵێت بە پێی توێژینەوەیەکی پزیشکی لە 150 منداڵان لە سەرەتاکانی تەمەنیانەوە هاوڕێیەکی خەیاڵی لە مێشکیان دروستە. بۆ نمونە بووکێکە گرێتە باوەش یان بووکەڵەیەکە یان ئاژەڵێکی تایبەتی یان شتێکە لەگەڵ یابێ بە هاوڕێ و خوی لەگەڵا ئەگرێت و کەسایەتی خەیاڵی لەگەڵ ئەو کەسەیە بەسەرەبات و ژیانی لەگەڵەکات. ئەو منداڵانەش زیاتر منداڵ یەکەمی خێزانەکانن کە سەرەتا چووکە خوشک و برایەکی نییە لەگەڵ ئەو شتیان زۆر ڕخواگرێت. ئەوەش وای کردووەکە بۆچوونی زۆری لەسەر هەبێت. هەنێ بۆچوونەڵێ بە دیاردەیەکی خراپی ئەبینن و هەنێ بۆچوونی دیکەشەڵێت بە پێچەوانەوە بە منداڵێکی جیاواز و بەهرەمەند وەسفیان دەکەن. هاژە تۆ تاقانەی تر من حەقم نییە کە لە سەرەتاویتانە بەس تاقانی تۆ هاوڕێیەکی ئاوها خیاڵیت هەبووە؟ سۆڤان تا ئێستش ماومە بووکێکە هینیش بۆ تۆزە کۆنیەکی باش بوو دەرم هەتا ینی لە مناڵیەوە هەم بوو تا ئێستش ماومە کە ئێستش زۆربەی کات قسەی بۆکەم ئەنی هاوڕێیەکی زۆر 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 بەوە فامان لە مناڵیەوە تا ئێستا زۆر کۆنیش بووە قژەکەی سۆزێک چونکە قژیشی خوریە بمزانی ئەمڕۆ بابەتەکە ڕوار بووکەکەمە هێنا هەرچەندە هاوڕێکی نهێنی و هاوڕێیەکی زۆر بەوە فاشە لەگەڵما چونکە هەموو کات هەموو شتەکانی خۆمی بۆ باسەکەم نانە نهێنی نەمایتر شتێک نییە ناوی نهێنی بێت
با پێکەوە ببینین بزانین چەندێک بەرهەمەندن و چەندێکیش دیاردەیەکی خراپە. توێژینەوەیەکی پزیشکی دەریخستووە کە لە سەدا 50 منداڵان هاوڕێیەکیان هەیە پێی ئەڵێن هاوڕێی دروستکراو کە هەر لە مێشکیانە و خەیاڵیانە لە هەندێک حاڵەت بووکەڵەیەکە یان هاوڕێیەکی خەیاڵیە بەشێک لە منداڵەکان زۆر گەورەتری دەکەن و دەبێت بە جیهانێکی خەیاڵی خۆیان و دەبێتە بەشێکی ژیانیان زانایانی دەرونیش پێی دەڵێن باراکۆزم ئەو منداڵانەی تووشی ئەو حاڵەت و دیاردەیە دەبن زیاتر منداڵی یەکەمی خێزانەکانن بۆچوونێک هەیە کە ئەو منداڵانە گۆشەگیرن بەڵام بە پێچەوانەوە ئەوان جیاوازیان لەگە منداڵانی دیکەدانیە و تەنانەت زۆر بەهرەمەند و لە کۆمەڵەی ماک ئارسەرن بە بۆچوونی پسپۆڕان و توێژەرانی دەرونی بوونی هاوڕێی خەیاڵی بۆ منداڵ مەترسیدار نییە چونکە هاوڕێ خەیاڵیەکان دەرفەتی زیاتر بۆ منداڵان دەڕەخسێنێت بابەتی جیاواز تاقی بکەنەوە کە نەتوانن لە ژیانی ئاساییدا ئەنجامی بدەن وەک چوونە سەرمانگ یان کەسێکی ئازا و جیهان ڕزگار بکات. لە بەشێکی دیکەی توێژینەوەکەدا هاتووە پێویستە دایک و باوک دەرفەتی دروستکردنی هاوڕێی خەیاڵی لە دەست منداڵەکانیان نەدەن چونکە کاتێک گەورە دەبن ئەو دەرفەتە دووبارە نابێتەوە بەڵام دەبێت بزانین و ئاگادار بین کە و چۆن ئەو دیاردەیە بوەستێنین و زیادەڕۆیی نەکات کە کاتێک منداڵەکە وەک کەسێکی ڕاستەقینە مامەڵە لەگەڵ هاوڕێ خەیاڵیەکەی دەکات یاخود ئەگەر بەهۆی ئەو هاوڕێ خەیاڵیەوە بێتاقەت بێت دەبێت ڕێگری لە بەردەوامبوونی بکرێت بە گوێرەی چەند سەرچاوەیەک ڕەنگە هاوڕێ خەیاڵی لە لای منداڵ تا تەمەنی هەرزەکاری بمێنێت لە چەند حاڵەتێکیشدا تا تەمەنی گەورەبوون و تەنانەت شوکردن و هاوسەرگیریکردن لەگەڵ ئەو هاوڕێ خەیاڵیە دەژین. پسپۆڕان ئاماژە بە سوودەکانی هاوڕێی خەیاڵی بە منداڵ دەکەن کە دەتوانرێت لەو ڕێگەیەوە بیر و هەستی منداڵەکە بزانرێت و هەروەها بتوانن گۆڕانکاری لە هەڵس و کەوتەکانی لە ماڵەوە و لە قوتابخانە لەگەڵ هاوپۆل و مامۆستاکانیدا بکات. بەڵێ گرنگی ئەم توێژینەوەیە ئەوەی بۆ دەرخستم کە زۆرم پێخۆش بوو ئەوانەی کە باسیەوەکە کە هاوسەرگیریشەکەن لەوەچێت ئەم خووە لەگەڵ یانە بمێنێتەوە جا زۆر باشەکە خەڵک ئەوەنە وشیار بێت کە هاوسەرەکەی قوبوڵی ئەوە بکات کە ئەمە حاڵەتێکی دەرونیە کە ئەو کچە کە هاوسەرگیری لەگەڵەکات بووکەڵەکەی خۆی لەگەڵ خۆی ئاباتەوە ماڵەیان ئەو کوڕە لەوەچێت کوڕێک بێت لەگەڵ شتێکە ڕاهات بێت کە خۆی لەگەڵاگرتووە بۆ ئەمە زۆر گرنگە کە ئێمە ڕەچاوی باری دەرونی بەرامبەرەکەمان بکەین و نەیکەین بە شتێکی زۆر نامۆلەی کە بتوانێت شەرمی لێ بکە یا بێ خۆی لەو خووە دوور بکات و چکە چەند سەیرم کرد زەرێکی وای نەبوو هاژە. سۆڤان زۆر جار بۆ نمونە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە زیاتر کچان ئەو خۆیان هەیە یاخود ئەو هاوڕێ خەیاڵیان هەیە وایان کردووە بۆ کوڕان ئەی ببێت یاخود تەنها لە تەمەنێکی مناڵیەوە ئەتوانێت ئەو بووکەڵێ یاخود ئەو هاوڕێ خەیاڵی هەبێت بۆ نمونە یەکێک لە هیرۆکان کاتە هاوڕێ خەیاڵی خۆی بەڵام بۆ کچان تا ڕادێک ئاساییترە و ینی شتێکی واش نییە بڵێ حاڵەتێکی دەرونیان بە پێچەوانەوە ینی من بەڵام ئەوەم هەیە نامێ ببێ بە هاوڕێ هیچ کەسێکتر ینی نامێ ببێ بە هاوڕێی هاوسەرەکەم یا هاوڕێی تۆ گەر هاتی بۆ لام بووکەکەم نابێ بە هاوڕێی تۆ بەس بشان بە باشە بەسەر چاو بگەر بەس پێم وابێت تۆ شتێکی وات هەیە لەگەڵ کوڕەکە بەس ویستم کەشفینەکەم قەیناکە حەقی بێکەمەوە هەتا باسەوەی کرد کە لەگەڵ خۆی ئەیبات بۆ ماڵی دایکی لەگەڵ کوڕەکەی ئەو بووکەڵەیەکەی هەیەی سۆڤان ئەیباتە کەروێشکەکەی ئەیباتە ماڵی باوکی ئەڵێ ئەگەر ئەوەمان پێ نەبێ خەومان لێ ناکە ئەوە نهێنەکەی سۆڤانی نەما حەقی کردەوە. بەڵێ وەکو هەموو ڕۆژەکانی دیکە ئێستاش سەرەتای هەفتەیە دەمانەوێت بزانین کە ڕەوشی شارەکانی کوردستان چۆنە و بۆیە ئێستا دەچینە دهۆک سپێدە باش مەسعود ئەم دێمە جەمتە ژ بۆ وەرگرتنا زانیاریە زێدەتر بۆ ئەوەی بزانین لا بالێرۆ بیکەم بە سۆرانی بۆی بزانین کە ڕەوش لە شاری دهۆک چۆنە. بله سپیداش باش بیتن ده ساجار جارا با دینیش باخوان دا کیف همه بیتن بس شاو حالا دم از خوشیل تد کم هیوی دارم هین باش بن بله زور باشه سوانو هاجا یعنی من بیست بوین بحث هاوسرگیریت کنم پکینان هفجینیه کاجی سروی باباتی تشتکی بیجم یعنی براستی جی ام دست پیکی و حتانو کم خرابی بحث کرونا هات کن کرونا سا گلک ضرر و خرابیت به هنو کارت کردن باندورا که خراب یعنی الپتریا سکترین جانه کریه
للفيري دابوناري تندفر بادينان هيزان دما بيكينانا هم سرگيريان بيكينانا جانا هفجيني دا کچن و دوره گلک زیرات خازن از بارم بابتا که پیشچا و واجی زانیاری سر هنه کو گلک زیرت هنه خاصن و دوره هر کسی که تایبتی اگر گنجک خازیتن جان هفجینیت پیک بینیتن بگمان انی پد ویتنوی زتری $10,000 هم حتی کو بشتن وی کاری انجام دادن همش خواستنا زیرا و هم تی چوه که زیدل شاید چیتن لی پاتنا کرونا بابت که گرمت ناف گنجان دا پشتی کرونا هاتید و گاوه دا کو هول یعنی بشم قاعن داوات و شهیانا هاتینا گرتنه که چان او خواسته گازدل سر زیران مایا یعنی ویدی هر کسی که خواستن جان هفجینی پیک بینیتن حتی کو $2,000 از جه بندشتن شاهی که باش کردن کو اوه یعنی یک مفاین کرونا اینا براستی جی برینو کچ کو تیچوه که زور تیچوه جاره کدیم بین بابت کرونا کو جوه جماره یعنی 5 حالت نویم پوزیتیفاتی نه تومار کرنه کو از زانیارت زتر سروا 5 حالتا دیدم جبر کو جوان 5 حالتن کو توش بوین چاراش وانا جدار وان دیار دینه کو براستی جوه مترسیه ظلام که هفته یک سال خلک قضا سمیلیه جدار دیار دینه حالت دوجی هر ظلام که دی 43 سال خلک سمیلیه او جی جدار توش بونای دیار دینه ظلام که دی 33 سال خلک روفیا یا قضا بردارش اویجی جداری بدیارینه و کچکا دیا 60 سالی و خلک زاخوی او برکفتی توجبوه که پیشتر بویه و او جداری بی آشکرایه حالت پنجه کسی که شوفیر کاروی خلک کلارش پارزگاه سلیمانیات یا 32 ساله و جهتانو که جداری توجبوناوینین یعنی براسیش وان 5 حالت اندی توجبون چاراش وانا جداری وانی برزک و اوجی راستی مدرسه زتر پیدا کردن ادویتن خلکی بتراش خوابیدن اب گشتی هتانو که 186 توجبول دو کاتینا تو مارکرنه جوج ماری 144 تمامی چهار سر بوینه تنه 42 ماینت ناو نخوشخانه دو که دتنه چهار سر کرنه لیت استباش هتانو که کسل دو که کرونا نمریه اف 42 کسن که ماجرا و شوانا تارده که جگیره یا باشه بله مسعود بەداخەوە بە هیوای زوو باش بوون بۆ هەموو ئەو تووشبوانە بەڵام ئەمە بچمەوە سەر بابەتی سەرەتا کە باسی کرد بێگومان ئەوەمان بیستووە کە خانمان و کچانی پارێزگای دووهۆک مەسروفاتێکی زۆریان هەیە بەڵام بەڕاستی ناتوانم لێرەوە نەیڵێم کە بۆ هیوایان ئینشاءالله کچانی هەموو کوردستان کە واز لە ئاڵتون بێنن واز لەو مەسروفاتە زۆرە بێنن بە پێچەوانەوە بتوانن هاوکاری کوڕەکانیش بکەن جا ئەگەر لە گرتنی هۆڵەکە بێ جا ئەگەر لە دروستکردنی ماڵەکە بێ بە یەکەوە بیکەن جوانترە و ئەو هەموو ئاڵتونش بە هیچ شێوەیەک پێویست ناکە لە بەرەوەی ژیانێکی خۆش وایە مەسعودیان ناتۆ هەرچەنە کوڕی بێگومان هاوڕامە بیت بێگومان بله از بحث خوب کم هاجا یعنی احتمال جان هفجینی پیکی نای بگمان یعنی اویجی کمک از زیرا خواسته بون از بارم نظام 200 گرم بو نظام بیرامنا چه که وصل ویژن پتریا گنجا دما جان هفجینی پیکتینن یعنی پشتی جان هفجینی تا پیکینانه ناگهی تا ساله که وزیرات فروشن ترامبیل که پیت کردن خانه که پیت کردن اوجی که های براستی و وگاوش یعنی من گویی خواسته که کچال سر زیری هم کم بویجی طایبتی پشتی کروناه ادی خلق یعنی زانیتن ادی او روشا جارا نمایه هم رجاء پیکینان هفجینی کم بویج بر کرونا ما گوید یعنی پتریا هولان هاتینا دای خستنه لدگل و داوی کو پیکینز یعنی براستی تیچوه که گله که کم تیچیتن اوه باشترین دلی و کو افغانجت دستکور تایبەتی ئەوێن پێچێ نەبووی ویدەمیدانی ژیان هەڤژینیە پێک بینن بێگومان بەڵێ بێگومان وایە دەستەکانت خۆش بێ مەسعود کا لەگەڵمان بوویت زۆر سپاس بۆ ئەو زانیاریانی کە پێداین بە هیوای چەمەند درێژی بۆ تۆ هاوسەرەکەت و ئینشاءالله ژیانێکی خۆشیش بەڕێ بکەن بۆ هەموو ئەو هاوسەرانی دیکەش بە تایبەت کچان تکە ئەم جارە شێڵەمەوە وازە ئاڵتونکردن و ئاوبێنە لە بەرەوەی نرخی هەر کچێک زۆر لەوە زیاترە کە پڕ یەک شاریش ئاڵتونیان بۆ بکەن دەچینە سەر بابەتێکی دیکە کە وەرزی چاندنی هەر لە دهۆکە ئەمەی کە باسیەکەین دیسانەوە فترێ لەمە پێش باسی مەرەزەمان کرد لە گەرمیان و لە ئەو ناوچانە ئێستا باسی دیسانەوە مەرەزەکەین وەرزی چاندنی مەرەزە و چەڵتوک لە سنووری پارێزگای دهۆک دەستی پێکردووە جوتیارانیش لە ژێر 40 پلەی سیلیزی گەرمی لە ناو کێڵگەکان چەڵتوک ئەچێنن و کارەکەن ئەو برنجەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بەرهەم دەهێنرێت کە زۆر خۆشەوە بۆ نوبەرامێکی زۆر شازیشی هەیە خواستێکی زۆری لەسرە لە بەرامبەر ئەوەشدا کڕیاری برنج بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەم بۆتەوە بە شێوەیەک لە کڕین کە بە
تۆن بۆتە کیلۆ ینی گۆڕاوە جاران بە تۆن دەکڕا ئێستا بە کیلۆ ئەکرێت بۆچی وا بکەین باوانەکەین تکایە بەرهەمی ناوخۆی خۆمان بەکاربهێنین لەم برنجە پلاستیکی و نایلۆنانە زۆر زۆر باشترێکە با بچین ببینیم زین چەند ماندوو ئەبن. جوتیارانی سنووری قەزاکانی بەردەڕەش شێخان لە سنووری پارێزگای دهۆک دەستیان کردو بە چاندنی چەڵتوک. جوتیارەکان لەژێر چل پلەی سیلیزی گەرما کارەکانیان دەکەن و ئەو برنجەی لەسەر دەستی جوتیارانی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت خواستێکی زۆری لە بازاڕەکان لەسەر هەیە. جوتیاران ئاماژە بەوە دەکەن سیستمی تایبەت بە چاندنی برنجیان هەیە هەرچەندە زۆر ماندوو دەبن پێوەی بەڵام ناچارن. پێنجێ مە دەست پێکریا سێ نەوعەت برنجی هەنا مە بیدایەتێ عەمبەر دەست پێکرد عەمبەر بژنێ سەدری ئەو پێنج مە دەست پێکریا هەتا 25 مەوعدەوی ئاخر مەوعدا پشتی هینگێ مە شەشمەی دەست پێکرد 25 هەتا 10 پشتی 10 تەحالف مە دەست پێکرە تۆمێ مایە تەحالف نۆکامێت چێتکەین. جوتیارانی هەرێمی کوردستان ساڵانە دوای دروێنەکردنی برنج بەشێکی وەک بنەتۆ بۆ داچاندنی لە ساڵی داهاتوو هەڵدەگرن کە گۆلی لاکێشەیی بۆ ئامادە دەکەن بە هیچ شێوەیەک دەرمان و پەینی کیمیایی بۆ گەشەپێدانی برنج بەکار ناهێنن تەنیا دەرمانی دژەگژی و یای زیانبەخش بەکاردەهێنن. برنج پێویستی بە ئاوێکی زۆر و سەلیقەیەکی ورد هەیە بۆ ئەوەی بەرهەمێکی باشی هەبێت. ئەو جوتیارانەی کاری بەرهەمهێنانی برنج دەکەن دەبێت بەیانیان زوو بچنە سەر کارەکانیان و چاودێری کێڵگە و گۆلەکان بکەن. سعات حەوت دێنە ناو دۆرەخێ هەتا 12 سینە مال نانی خۆین دێنەوە ئێک هەتا شغلین و دیسنە ماڵە خۆ ڕۆژەی 20,000 25 ئەگە دۆریخە نەبێ دیسنە معمەلەکە مەسەلەن وەستای دیوارە گەل دیوارە ڕۆژی 20,000 25 وسایە ئەو ئیشە دکەین حتا ئێواری حەقارینە حەقە دیسنە مال دەرناکەین ماڵە خۆ دیڕێنین. بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ ئەو برنجەی بەرهەم دەهێنرێت ناتوانرێت ڕەوانەی هەموو بازاڕەکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراق بکرێت. جوتیاران ئاماژە بەوە دەکەن کڕیاری برنج بە تۆن زۆر کەم بۆتەوە بە شێوەیەک کڕیارێک نییە داوای 10 بۆ 12 تۆن برنج بکات لە کاتێکدا ساڵانی ڕابردوو زیاتر بە تۆن دەیان فرۆشت ئێستا تەنیا بە کیلۆ دەفرۆشرێت و کە زیاتر لە 400 کیلۆ ناکات. ئینشاءالله بەروبوومی هەرێمی کوردستان هەر لە زیادبوو نابێ و شانی ئەوەشە کە ئێمە گرنگی زیاتری پێبین لە ڕێگەی خۆمانەوە بەکڕینی بەروبوومی خۆماڵی بێگومان هاوکاریەکە بۆ گەشەدانی ژێرخانی ئابووری کشت و کاڵکەرتی کشت و کاڵ. ئێستش بۆ زانینی زانیاریەکان لە پارێزگاکانی کوردستان ئەچینە پارێزگاکانی دیکە پێشترزانیمان لە دهۆک بووین ئێستش زانیاریەکان لە هەولێر و لە سلێمانی لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانمانەوە ئەبیستین کە ڕێناس عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە بێ هاوژین جەمالیش لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ سەرەتا ئەچمە لای هاوژین ساو لە بە هاوژین بە هیوای تەندروستێکی باش پێمان بڵێت چی دەگوزەرێت لە سلێمانی. وەڵێ سڵاوتان لێبێت بەیانیتان باش بەدەر لە بابەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا و دۆخی توشبووان و گیان لە دەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی من ئەم بەیانیە هاتوومە دە شوێنێکی جیاواز بەیانیان زوو لە پارێزگای سلێمانی بەتایبەت لە ناو بازاڕ خواردنی کەباب و جگەر و گۆشتی برژا و سنگی مریشک چێژێکی تایبەتی هەیە و خواستێکی زۆری لەسرە ئەو کەسانی کە ئەم کارە دەکەن بەیانیان زوو دێن دوکانەکانیان دەکەنەوە و هاوڵاتیان لەم کاتانە و لە پێش کات ژمێر حەوت دێن بۆ نان خواردن. من لە دوکانێکم کە کەبابخانەیە و شوێنێکی بەناوبانگە لە پارێزگای سلێمانی و هاوڵاتیان بەیانیان و نیۆڕوان شێوەیەکی زۆر سەردانی دەکەن دەچنە لای وەستا محەممەد وەستا محەممەد بەیانیت باش وەم کاتت باش سپاس پێمان بڵێ ئەم خواردنانە کەباب گۆشت جگەر مریشکی برژا و تا چەند بەیانیان هاوڵاتیان خواستیان لەسەری وەڵایی بەنسبەتی بەیانیان زوو دوکانەکەینەوە بە زۆری خەڵک خواست دەسەر کەبابە گۆشت جگەر زۆرە خوڕێ بە تایبەتی سیستانان لە هەمیشا خوڕێ بەس بە تایبەتی سیستانان زیاترە خوڕێ بەیانە سەعات چەند دوکان دەکەنەوە و هاوڵاتیان لە سەعات چەند و سەردانتان دەکەن. ئێمە سەعات 5 دوکانەکەینەوە ئیتر
شەش و چارەك 6 خواردمان دەرەچێ کەباب گۆشت جگەر گون گورچیلا دڵ هەموو شتێکمان هەیە زیاتر بەیانیان خواستی کامیان زیاترە کەباب گۆشت جگەر خەڵک کەباب بەخوا داوای کەباب زۆرەکەن زۆر خواستی کەباب زۆرە ئەی هاوڵاتیان کاتێک کە دێن بۆ ئێرە تا چەند گرنگی بە بابەتەکانی خۆپارێزیە دەن بە تایبەتی لەم کاتانەدا وەڵایی زۆر گرنگی بە خۆپارێزیە تاک دانیشن تێکەڵی زۆر نارین دروست بێ بە شێوەیەکی باشتر خەڵک ڕێچاوی ئینەکە تەندروستیەکەن زۆر باشە پێماوە لە جەناب بە سەرقاڵی چیت ئێستا سەرقاڵم وەڵا سەفەری مەسەلە حازیرەکەم بۆ ئەو برادەرە کەباب و گۆشتە بۆ ماڵەوە کەباب و جگەر هاوینان زیاتر خواست لەسەرم بابەتە هەیە یاخود زستانان چونکە خۆ دەزانی هاوین گەرمە هەندێک خواردن هەیە ناخوێ باڵێ وەڵی بە زۆری خەڵک زستانان زیاتر نانەخواان جەو ساردە حەز لە خواردنەکەی هاوینە خەڵک لەشی گەرمە و بێتاقەتت نان زۆر ناخوا شۆر بەخوا بە زۆری و ترشتی ترە خوارد بانیان نار و ماسەخوا و زیاتر لەستانە خواردنی قورسە خوێ خۆش بێ لەش ساق بێ بەڵێ هاوڕێیان ئەوەی کە دەبینن دوکانێکی کەبابخانە و هەروەها گۆشتی برژاو و جگەر و مریشکی یاخوبرین سنگی برژاوە کامان ئێستا وەک دەبینێت دەکە کامێرامانەکە وێنەکانتان بۆ بگوازێتەوە سەرقاڵی ئامادەکردنی هەندێک بابەتی دیکەن لە سەوزەوات و لە قیمە و لە گۆشت و لە جگەر و ئام بابەتانی دیکە کە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بەتایبەت و ئەو کسانەشی کە لە دەروی شار دێن بۆ پارێزگای سلێمانی و هەندێک بابەتی شیرەمەی دێنن چونکە ئەم بازاڕە نزیکە لە بازاری سەعاتاکۆییەوە دێن لێرە نان دەخۆن و هەروەها ئەم بابەتە نیوەڕوانیش خواستێکی زۆری لەسرە بەهاوژین شوێنە ناوسەنتەری بازارە بەڵێ هاوژین پێشۆی لێو پرسم تۆ کامیانە خۆی بەرهەمە سپیەکانە خۆیان ئەم خواردنە چەور و گەرمانە خۆی بەیانیان تایبەتمەندی کەبابی سلێمانی چییە؟ ئێستا زۆرێک لە بینەران بیسەران باسیەکەن بۆچی دایمە باسی کەبابی سلێمانیەکرێ ئەو ئەگەر تۆ خۆت بیزانی یاخود وەستاکە وەڵامە باتەوە تایبەتمەندی کەبابی سلێمانی چییە بوو ئەوەنە بەناوبانگ و بوو ئەوەنە خەڵک حەزی لێتی هەستا لە خەو ئەی خوارد ئەم پرسیاری تۆ من ئاراستی وەستا محەممەدی دەکەمەوە چونکە من شارەزایەکی ئەوتۆم لەو بابەتەدا نییە کاک محەممەد هاوکاران پرسیاری ئەوەکەن تایبەتمەندێتی کەبابی سلێمانی چییە بۆچی لە ناو شارەکانی دیکەی هەرێمی کوردستان کەبابی سلێمانی بەناوبانگ وڵای کەبابی سلێمانی کەبابی خۆشە بەلەبەیکەین بەسە بەڕاستی جۆرەکە شتێکی خۆشە بە گۆشتی کاوڕ خەڵک تەڵەبی زیادە لەسەری ناسکە و بەتام و خۆشە جەناب زیاتر چ گۆشتێک بەکارێنی بۆ کەم ئێمە هەر گۆشتی کاوڕ بەکارێنین کاوڕ و سەپەراستی جۆرەکە ئەم دوو شتە بەکارێنین بەڵێ جا بابینەوە سەر پرسیاری یەکەمت کە ئاماژەت بەوەدا تۆ بەیانیان حەز لە خواردنی سپیایی دەکەی ئام خواردنە ناخی من لە ڕووی خواردنەوە بە لە بابەتی ئەم شتانەوە تا ڕادەیەک لاوازم کاتێک ئەم شتانە بینم حەز لە هیچ خواردنێکی دیکە ناکەم هەرچەندە پزیشکانیش لە ماوەی ڕابردوودا کە من کەمێک ناساغ بووم ئامۆژگاریان کردم کە لە خواردنی ئەم بابەتانە کەمێک دوور کەومەوە بەڵام بە خۆپارێزیەوە و جاران لە کەمتر هەوڵ دەدەم کاتێک کە بەیانیان دێم بۆ داوام یاخود دەرفەتم هەبێت چ بەیانیان بێ یاخود نیوەڕوان بێ ئێواران بێ سەردانی ئەم شوێنانە دەکەم و من گوێ پێ نایەم کەباب بێ گۆشت بێ جگەر بێ مریشکی برژاو بێ یاخود سنگی برژاو بێت هەر بابەتێکی دیکە هەبێت ئەی خۆم و دوای ئەم ڕاستەوخۆیەش لەگەڵ هاوکارانم دانیشی نانێکی باشی لێ دەخۆی بەڵێ هاوژین گیانە بێت و هەر پەیامنێرێکە بەشدارە بێت لە ڕۆژباشی کوردستان 24 با ئەوە بۆ خۆی دابنێت لە درێژەی بەشداربوونەکەی تر هەرچەند مانگێک بێت ئەوە چەند کیلویەک زیادەکەم چکە بەیانیان ئەچن بۆ ئەم شوێنانە بە خواردنی خۆش دەخۆن بێگومان هاوژین هەموو کاتێمانوت لەوانەیە تووشی بەدخۆراکی بوو بێتی بڕۆ سەردانێکی دکتۆر بکە بۆیە ئەزام کەمە خۆن بڕۆن سەردانێکی دکتۆر بکەن خۆت و هاوکارانیشە نەکا تووشی بەدخۆراکی بوو بێتن هاوژین بە هیوای تەندروستێکی باش. بەڵێ لە لای هاوژینەوە لە سلێمانی دەگەڕێنەوە پایتەختی هەرێمی کوردستان و دەچینە لای ڕێناز شوێنەکەی زۆر جیاوازترە لەگەڵ هاوژین با بزانین دیارە ئەو بابەتانی کە ڕێناز بۆمانی ئامادە کردووە جیاوازتریشە لە بابەتەکانی هاوژین بازای زانیاریەکان چین لە لای ڕێناز ڕۆژ باش ڕێناز هیوادارم کە تەمەند درێژ و لەش ساغ و تەندروست بی لەبەر ئەو خۆرە تۆمان چەندێکە وەستانەوە داوای لێبوردنە لێکەین فەرموو. ڕۆژتان باش سۆڤان بوراویت کارەکە وایە دی ئامادەین لە هەر کاتێکا بمانەوێت لایفمان هەبێت دەبێت بەو شێوەیە بێت زۆر سپاس زانێرەکانی هەولێرم ڕۆ دوا ڕۆژی قەدەخەی هاتوچۆیە لە پارێزگای هەولێر کەمەوەی 5 ڕۆژە ڕێکارەکانی قەدەخەی هاتوچۆ لە هەولێر بەڕێوە دەچێت واروەها ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە ژووری ئۆپەراسیۆنەکان لە ماوەی ئەم 5 ڕۆژەی ڕابردوودا داینابوو
ویستێتی بە جۆرێک لە جۆرەکان هەروەها هەڵکشانی ئامەرەکان کەمتر بکاتەوە باوا بکات کە تیمەکانی تەندروستی بتوان کارەکانی خۆیان لە ماوەی 5 ڕۆژەدا ڕێکتر بخەنەوە هەروەها لەسەر داواکاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێریش بووە کە قەدەغی هاتوچۆ لە پارێزگای هەولێر ڕابگەێنرێ بۆ مانایی کە بارودۆخەکە هی ئەوە نییە بتوانرێت بە شێوەیەکی دیکە چارەسەر بکرێ بۆیە هەم تیمەکانی تەندروستی هەم بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێریش پێویستیان بەوە بووە کە قەدەغی هاتوچۆ هەبێت لە پارێزگاکەدا بۆی فریای چارەسەریەکانی نەخۆشان بکەون لە نەخۆشخانەکان و هەروەها چۆن دەڵێ ڕوویەکی دیکە بدەنەوە بەبەر کارمەندانی تەندروستیشدا کە ماندووبوونێکی زۆریان هەیە لە نەخۆشخانەکاندا و هەڵکشانی ئامارەکانی شۆکارێکی دیکەن بۆ ئەوەی کە قەدەغی هاتوچۆ لە پارێزگاکەدا ڕاگەیەنرا ئەمڕۆ ژووری ئۆپەراسیۆنەکان دوا بڕیار دەدا لەبارەیەوەی ئاخود قەدەغی هاتوچۆ بەم ڕێکار و ڕێنمایانە بەردەوام دەبێت لە پارێزگای هەولێر و دەوروبەری یاخود ڕێکار و ڕێنمایی دیکە بۆ ئەم بابەتە دەخرێتە ڕوو چەند سیناروەیەک لە بەردەم ژووری ئۆپەراسیۆنەکاندا هەیە یاخود قەدەغی هاتوچۆ بەم شێوازە درێژ دەکاتەوە بۆ چەند ڕۆژێکی دیکە یاخود تەنها قەدەغی هاتوچۆ لە شەواندا دەبێت بە جۆرێک لە جۆرەکان چەند کاتژمێرێکی شەوان دابنرێ بۆ قەدەغی هاتوچۆ و هەروەها ئەو شوێنانەی کە قەرەباڵغن یاخود ئەو شوێنانەی کە قەرەباڵغی دروست دەکەن هەر بە داخراوی بمێننەوە تا و کاتەی بڕیاریان لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێرەوە پێدەگات بۆیە ئەو سیناروانەی کە لە بەردەست ژووری ئۆپەراسیۆنەکاندا هەیە ئەمڕۆ چاوتۆ دەکرێت و بڕیاری ئەوەش دەدرێت داخۆ پارێزگای هەولێر پێویستی بە قەدەغی هاتوچۆ دەبێت یاخودنا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لەگەڵەوەی 41 کەس چاک بوونەتەوە لەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەکانی هەولێر چارەسەریان وەرگرتووە بەڵام 39 کەسیش تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون یعنی ئامارەکان لە یەکەوە نزیکن واڵکشانی ئامارەکانیش تا ڕادەیەک هێواشتر بۆتەوە لە ماوەی و 5 ڕۆژەی قەدەغی هاتوچۆدا بەڵام وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و ژووری ئۆپەراسیۆنەکانی ئاماژە پێ دەکات ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە وەروەها لەناو ماڵەکانیشدا ڤایرۆسەکە هەیە و ئەو نەخۆشخانانەشی کە چارەسەری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا دەکەن هەرەوەندە دەتوانن نەخۆش وەربگرن بۆیە چەند جێگەیەکی دیکەش ئامادەکراوە بۆ ئەوەی نەخۆشانی تێدا چارەسەر بکرێت بەتابەت ئەو نەخۆشانەی کە نیشانەکانیان یاخود باری تەندروستیان جێگیرترە وەروەها وەزارەتی تەندروستیش بۆ ئەوەی زەخت لەسەر قەرەباڵغی لەسەر نەخۆشخانەکان کەم بکاتەوە لە ماوەی ڕابردوودا بڕیاری ئەوەی کە لە ماوەی 11 ڕۆژ بۆ 12 ڕۆژ نەخۆشان ئەگەر نیشانەکانیان تیا دەرنەکەوێ بنێرێنەوە ماڵەوە واروە ئەو کەسانەی نەخۆشخانەکان بۆ ئەو کەسانە بەکاربێت کە باری تەندروستیان ناجێگیرە ئەمەش هەوڵێکی وەزارەتی تەندروستیە بۆی بتوانرێت زیاتر هەم ماندوێتی کارمەندانی تەندروستی لەبەر چاو بگیرێت و هەمیش بارگرانی لەسەر نەخۆشخانەکان کەمتر بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین ڕێناسکە لەگەڵ مامووی بێگومان کاتێکە کۆبوونەوەکان ئەنجام دراوە ژووری ئۆپراسیۆنەکانی هەولێر بڕیاری لەسەر هەر ڕێکارێکی نوێدا حتمما لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە ئەو زانیارانە دەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان و ئێمەش ئاگادارە بین و بە هاوڵەتانی دەگەنی. زۆر سپاس بۆ تۆش ڕێناس بە هیوای سەلامەتی بۆ تۆ و تەواوی هاوکارانمان. بڵێ هەر لە بابەتی کۆرۆنا و ئەو بابەتانەی کە پەیوەستە بە تەندروستی ئۆمێنینەوە کە پزیشکێکی ئەمریکی ڕەتیەکاتەوە دەمامک کاریگەری لەسەر ئۆکسجین لە جەستەدا هەبێت. دکتۆر مێگان هۆڵ پزیشکی ئەمریکی لە تاقیکردنەوەیەکدا سەلماندوێتی کە بەستنی دەمامک کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئاستی ئۆکسجین لە جەستەدا نابێت. ئاماژە بەوەش دەکات بەکارهێنانی دەمامک دوانە ئۆکسیدی کاربۆن لە جەستەی مرۆڤ زیاد ناکات و لە کاتی هەناسەدان لە ناو دەمامک کۆ نابێتەوە. بەڵێ و هەر ئەو پزیشکەش بە چەندین شێواز و بۆ چەندین جار بەستنی دەمامەکی تاقی کردوێتەوە کە بە هیچ شێوەیە کاریگەری لەسەر لێدانی دڵ نییە تەنانەت ئەگەر بۆ ماوەیەکی زۆریش ببەسرێت. بۆیە تراوەش دەکەین بە بیان و بڵین هەناسەم تون دەبێت ناتوانین چون بەشێک لە هاوکاران و هاوڕێیان هەن کە ئێستا گوێشیان لێمانە زڕکان لە بەستنی و دەمامەکەیە بەڵام بە پێی ئەو ڕێنمایانەی کە لە ئیدارەی کوردستان 24 هەیە دەبێ هەمومان پابند بین بە بەستنی دەمامک بەڵێ و بە بەستنی بەدانانی دەستکێش بۆیە تەواویترە و بیانۆتان نەما بڵێن هەناسەمانتون ئەمە هیلاکمانی کرد ئەبێ دەستکێش و دەمامک بەکاربێت. هەموو شتێک ڕاهاتنە لەگەڵی سۆڤان ئەگەر ینی ڕابێ لەگەڵی هەندێک کەس هەیە
لە ڕووی دەرونیەوە لەوانەیە ینی ئارامی لێ هەڵگیرێ نەتوانێت ئەو دەمام کە بەکاربێنێت بەڵام ڕاهاتن لەگەڵی و ینی بیری لێ نەکەیتەوە تەنها شتێکە بەدەمەوە و بۆ خۆپارێزی لە بیر خۆتی بەریتەوە بێگومان زووتریش ڕایت لەگەڵی واسترەیە کە ئیتر پێویست ناکبەوەی کە نەیکەیت بیکەیت پێم وا بە هەندێک کەس ئەو نەڕایەت لەگەڵ یا دوایەوەی کە کۆرۆناش تەواو بوو بەردەوام بەکاری بێنێ بۆ هەندێک شوێن هەژە هەر توێژنەوەکانی ژوا دەڵێن کە مرۆڤەکان بە شێوەیەک ئەگەر هەر شتێک بۆ ماوەی 35 ڕۆژ 40 ڕۆژ ئاها ماوەیەک مانگێ زیاتر بەردەوام بێ لەسەری ئەبێت بە شتێکە ڕاهاتنە لەگەڵ یاوە بەلای ئاسایی بێت بۆ نمونەسە تۆ منت فێری چی کرد منت لەسەر چی ڕاهێنا منە لەسەرەوە ڕاهێنا کە چا بەبێ شەکر بخۆمەوە سەرەتا چەند بۆم قرس بوو نەمەتوانی واولاتۆ بە شەکرەوە بۆت بۆم ناخوێ ئێستا زۆر وام لە هاتۆ هەر حەزەکەم بەبێ شەکر بێ بۆیە هەموو شتێک ڕاهاتنە و ئەگەر بەردەوام بین لەسەر بەکارهێنانی دڵنیا بن هەم بۆ پاراستنی خۆمانە هەرچی ئەو شتانەی کە پەیوەندی بە باری تەندروستیمانەوە هەبێت دڵنیا بن ئەو خووە ناڕاستانە ئەو خۆ نادروستانی کە گرتومانە ئەتوانین لەو کاتی کۆرۆنا لەگەڵیان ڕابین و ببێتە هۆکاری ئەوەی کە تەندروست باشتر بین لە پێشتر. بێگومان کاک سەرداری پرۆدیوسەر ئیتر وردەوە دەڕایەت لەگەڵەوە دەمامکەونە سرسی ناوی تێنا کەشفیشت کرد ئەمڕۆ تۆ بەس خەریکە ئیشە کەشفکردنی شتەکان کەشفتانەکەمەوە شتانە بۆچی هەر لەسەر من بیڵێن حکوومەتی ئۆزباکستان بڕیاریدا هەر گەشتیارێک لە وڵاتەکەی تووشی کۆرۆنا بێت $3000 پێبدات. شەوکەت میرزەیاف سەرۆکی ئۆزباکستان بڕیارێکی واژۆ کرد بە پێی بڕیارەکە هەر گەشتیارێک لە وڵاتە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت بڕی $3000 وەک قەرەبوو وەربگرێت بۆ ئەوەی بتوانێت چارەسەری خۆی پێ بکات. هەروەها پێویستە ئەو گەشتیارە بیسەلمێنێت کە سەردانی ئۆزبەکستانی کردووە و هەروەها تووشی کۆرۆنا بووە. بڕیارەکە تەنیا هاوڵاتیانی ئەو وڵاتە دەگرێتەوە کە ئۆزبەکستان سروونەکانی لەگەڵ کردوونەتەوە. هاوکات و بڕیارەکە هاوڵاتیانی چین، ژاپۆن، کۆریای باشوور و ئیسرائیل ناگرێتەوە. ئەوەش لە یاد نەکەین ئۆزبەکستان لە سەرەتا تەنانەت قوبوڵی ناکرد ناوی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی ببرێت بە هیچ شێوەیەک و تەنانەت سزای و کەسانەشی دەدا کە ناوی کۆرۆناش ببن. ئێستا وای لێ هاتووەکە مەجبورە قەرەبووی ئەو کەسانش دەکاتەوە کە گەشتیارن و لەوێت توش بوون بەڵێ بۆیە چارەسەری خۆیانی پێ بکەن. کۆرۆنا مەجای بۆ کەس نەهێشتەوە ئەوەی کە باوەڕی پێنەبوو مەجبور بوو کە باوەڕی پێبێت کە بارودۆخەکەی بینی. بەڵێ ژمارەیەک هەنگاوانەکانی گەنج لە پارێزگای باتمانی باکووری کوردستان لە کوێستان و بەرزایەکانەوە هەنگ بەخێوەکەن و دەیان کیلۆ هەنگوینی ڕەسەن بەرهەمەهێنن. بەشێک لەو گەنجانە دەرچووی بەشە جیاوازەکانی زانکۆکان و ئێستا بە هاوکاری مامۆستاکانیان ئەو کارە دەکەن. پێشبینی شەکرێت کە ئەم ساڵ بەرهەمی هەنگوین بەراورد بە ساڵی ڕابردوو زیاد بێت. لە باکووری کوردستان زۆر گرنگی بە بەرهەمهێنانی هەنگوین ئەدرێت و چەندین جۆریشی هەیە کە ئەو ڕۆژش باسم کرد. هەنگوینی سنەوبەر هەیە، هەنگوینی گوڵەبەی بوون هەیە کە بۆن و تامەکان لەگەڵ ئەو ڕووەکانە ئەگۆڕێت و جیاوازە لە هەنگوینەکەی تر کە ئێمە تام و بۆنمان کردووە. باسە ببینیم بزین ئەو گەنجانە چۆن هەلی کاریان بۆ خۆیان و بۆ چەندین کەسی کەش ڕەخساندووە. ژمارەیە گەنجی دەرچووی زانکۆ لە شارۆچکەی کۆزۆڵۆک سەر بە پارێزگای باتمان لە باکووری کوردستان لە بەرزی 2900 متر لە سەراستی دەریاوە هەنگ بەخێو دەکەن. ئەوان بە هاوکاری مامۆستاکانیان لە زانکۆ و ڕاوێژی ئەندازیارانی کشتتوکاڵ دەیان کیلۆ هەنجوینی ڕەسەن بەرهەم دەهێنن. لە کاتی خوێندن و بینینی ئەوانی لەناو چێلگەکان هەنگ بەخێو دەکەن سەرنجی ڕاکێشان. ئێستا بە هاوکاری مامۆستاکان ڕاوێژی شارەزایان کاری بەخێوکردنی هەنگ دەکەم. هەنگوینی نایاب بەرهەم دێنین. ئامانجمانە هەنگوینەکە لە ناوخۆ و دەرەوەی وڵات بناسێنین. فەرمانگەی کشتتوکاڵی شارۆچکەی کۆزۆڵۆک لە باکووری کوردستان ئاماژە بەوە دەکات چەندین گوڵ و گوڵزار و گژوگویا لە ناوچەکە هەن. لەلایەن خەڵکی ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو دەستکراوە بە کاری بەخێوکردنی هەنگ و بەرهەمهێنانی هەنجوینی ڕەسەن کە خواستێکی زۆری لە بازاڕەکان لە سەرە. قایمقامی شارۆچکەی کۆزۆڵۆک وەک پشتیوانێک بۆ ئەو گەنجانەی کاری هەنگاوانی دەکەن ڕێگاوبانەکانی بۆ گەیشتن بە بەرزایی و سیاکانی ناوچەکە دروست کردووە. کوێستانەکانی ناوچەکە گوڵ و گژوگویایەکی زۆری خۆرسکارین تێدا سەر هەڵدەدات. ئەوەش خۆراکێکی سەرەکی هەنگەکانە. پێشبینی دەکرێت پیشەی هەنگاوانی لە سنووری پارێزگای باتمان لە باکووری کوردستان بەرەو پێش بچێت و هەنگوینی زیاتر بەرهەم بهێنرێت.
بەڵێ و گەنجانە چاوەڕێ ئەوەیان نەکردووە کە لە شوێنێدا بمەزرێن یان هەر شێوازێکی دیکە لە کارکردن بەڵام حەزیان کردووە کە پەرە بەو بوارە بدەن کە خۆیان تیا خوێندویانە. ئەمە یەکێک لەو راپۆرتانم بەبیرەهێنێتەوە کۆمەڵێک کچی خانەقین کە دەرچووی ڤێتەرنەری بوون بە هەمان شێوە هەستا بوون بە ئەنجامدانی پرۆژەیەکی لەم شێوەیە کە ئەوان لەگەڵ ئاژەڵێکی دیکە ئەمان لەگەڵ مێشنگەکان ئەم پرۆژیان کردو ئەوان لەگەڵ مەڕ و ماڵات و بەرهەمهێنانی سپایی و هەروەها گۆشت و خوری و هەموو ئەو شتانەی دیکە بۆیە ئەوانەی کە دەرچووی زانکۆکانن بە تایبەتی ئەو کەرتانەی کە ئەوانی کە پێویستیان وەکو پیشەیەکە یان بەرهەمهێنانی بەرهەمێکە ئەتوانن کە وەکو ئەم گەنجانە بە هاوکاری مامۆستاکانیان بتوانن ینی ئەو پسپۆریە بخەنە بواری جێبەجێکردنەوە وەک بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانی چەندین گەنج هەیە کە کارگەیان کردوتەوە کە بەربوومی ناوخۆ ینی پەرە پێ ئەیەن جگەلەوە کۆمەڵێک گەنج هەبوو لە سلێمانی سۆڤانکە کارگەیەکی بچووکیاندا مەزراندە بوو بۆ ڕیسایکلینی پلاستیک ینی ئەو پلاستینجا چۆنی ژوەریانەگرت کە کوردستان 24 لە ماوەی ڕابردووە کاریان بۆ کردبوون کە ئەو موادە پلاستیکەی ئێمە ڕۆژانە فڕێین باسییانە کرد فرێدانی هەر پارچەیەک پلاستیک وەکو سامانێکی خۆ دوایە کە فڕێ قەدری ناگری بۆ ئەمان بە پارەلێت ئەکردنەوە ینی هەر چەندێک بێت ئەگەر زەرفێک بێ یاخود چەند کیلۆیەک بێت پارەش ئەێنێ لە مقابلی ئەوەی کە ئەو پلاستیکیان بۆ بیت پارە تێنێ ئەوان بە شێوازێکی تایبەت وە پرۆفشناڵیش بوو کارگەکەیان ڕیسایکلێن یانە کرد و ئەیانتوانی بینێرنە دەرەوە و کاری پێ بکرێتەوە دووبارە لە بەکارهێنانەوەی قوماش و چەندین جلوبەرگی دیکە بەکاریانە هێنایەوە. جگە لەوەش باسی گەنجەکانی سلێمانیت کرد من پرۆژێکی تر ئەزانم کە کۆمەڵە گەنج هەستاون بە ئەنجامدانی ئەویش شیری خۆمەڵێ نەکیان ئەو شیرانەی کە مەوادی پارێزگاریکردنی تێدایە هەستاون بە ئەوەی کە لەگەڵ چەند دەیەکە ئەو گرێبەستیان کردووە کە شیر ئەهێنن و شیری تازە لە ماڵێک هاوکو کارگێکیان لێ کردو و کاریان تیا کرد. ئەمانە هەمووی بیرۆکەی جوانن کە لەلایەن گەنجانەوە ڕۆژانە دێتە ئاراوە و بۆ ئەوەی کە هەم بەرهەمی ناوخۆیی زیاد بکرێت و هەمیش پشت با کارێک ببەستن کە خۆیان دروستیان کردو خۆیان خستویانتە سەر پێ زۆر جێی دەستخۆشیە و هیواداری کە گەنجان بە بەردەوام لەو بیرۆکانە بن. بێگومان سۆڤان جگە لە ئەو بەرهەمانەش هەندێک گەنج بەکردنەوەی شوێنێکی تایبەت بۆ گەنجان وەکو کافتریا ڕستۆرانتەکان بێ هۆڵی یاریەکان بێ هەموو ئەوانیان داناوە کە بتوانن هەم بۆ خۆشیان و بۆ چەندین کەسی دیکەش هەلی کار بڕستێنن. بەڵست بابەتێکی دیکەمان هەیە کە هاوڵاتێکی ژاپۆنی بە تۆمەتی دزینی 600 کورسی بایسکل 5 ساڵ زیندانی دەکرێت. پۆلیسی شاری ئۆسکای ژاپۆن ڕایگەیاند هاوڵاتیەک بە ناوی سۆدا دانی کە کاری شۆفێری بارهەڵگرەکانە لە ماوەی 25 ساڵدا زیاتر لە 600 کورسی باسکیلی دزیوە. ئاماژەی بەوەش کردووە ئەو تاوانبارە پلانی هەبووە 5800 کورسی بایسکل بدزێت و 6 ژووریشی بۆ کردنەوەی کورسیەکان بۆ کۆکردنەوەی کورسیەکان لە نزیک شوێنی نیشتەجێبوون بە کرێگرتووە. لەلایەن خۆشیەوە سۆدادانی لە بەردەم دادوەردا دانی بە تاوانەکەیدا ناوە و ڕایگەاند. سەرەتا لە شارەکانی تۆکیۆ ئۆساکا چەند کورسێکی بایسکلی دزیوە. دواتر بەهۆی کارەکەیەوە زۆر لە شارەکان گەڕاوە و لە زۆرینەی شارەکان کورسی بایسکلی دزیوە. بەڵێ ئیتر ئەمە چ لەزەت و چێژێکی هێن نازانم بەڵام ئاشڵەیە دزینی کورسی پایسکل وەک ئارەزوویە کاوەتاوە چێژەکەی وت لێ هاتووە بۆ ئەوە چێژی لێ وەرەگرێت چونکە بەو کارە فشارە دەرونیەکەم کەمە بێتەوە. دادگای ئۆسکای ژاپۆنیش بە تۆمەتی دزینی نزیکەی 600 کورسی پایسکل لە ماوەی 25 ساڵدا بڕیاری 5 ساڵ زیندانیکردنی بۆ سوودادانی دەرکردووە و ئەمە لەوە چێک لەلایەکی ترەوە حەزی کرد بچێتە ناو کتێبی گینسەوە بەکۆکردنەوەی ئەو کورسی بایسکلانە. نازانم ئەگەر سۆڤان کە زیندانی کراوە بکرێتە ژوورەکە و باشترە گوناهەبووی چێژی لێ ببینێ کورسیەکانی لێ کۆکردەوە. بەڵێ ئەوەش حاڵەتێکی دەرونیە دیارە چونکە هیچ سوودێکی نییە ئەو کورسی حتا تەنانەت ئەگەر سوودی شێبێ نابێ بەو شێوەیە شار بە شار بگەڕێت و بۆ دزینی کورسەکان. بەڵێ بەم بابەتە سۆفتا کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆیی ڕۆژباشی کوردستان 24 هێنا هیوادارین کە وەرگە بابەتەکانمان بەبڕی ئێوەی خۆشەویست بێت و سەرەتای هەفتەیەکی باشتان هەبێت.
بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان خاشادم.